ئەم ساڵ بەهۆی ئەو کەمبارانی وشکە ساڵەی کە ڕووی لە سنوورەکە کردووە بۆ هۆیەوە تەواوی بەرهەمی دانەوێڵەی جوتیاران کە لە زەویە دێمەکاندا بوون لە ناوچوون و هیچ داهاتێکیشیان نەبووە. لە ئێستاشدا کە وەرزی چاندنی گەنم و گوێیە جوتیاران ئامادەنین لەم ساڵدا زەویەکانیان دابچێنن. ئێمە وەکو فەلاح مێخاس لە ترس وشکە ساڵیە ناوێرین خەلەودان بکەین. کیمیایی گرانە، تەنی 1,250,000. ئێمە حکوومەتیش دەعممان ناکە لە ترس وشکە ساڵیە گەنموهینیش ناوێرین بخەین. ئاو نییە، باران نییە، ساڵێ نەهاتە، ئەترسین زەرەر بکەین و ئێمەش پارەکەت خەلەودانمان سەلم کردێت تا ئیسە یەک فلسمان وەرنەگردێت لە حکوومەت. ئێمە توانین دەعمێمان کە کیمیایی گرانە وەکو بیژین ئەوەشە لەسەر ئاویە لەسەر بیژم مەشروعەکەیە ئەوەشە کەمە زەویەکانمان لەسەری وشکە ساڵیە و دەعم توانین وەکو کیمیایی وەکو گەنم وەکو جوتیاران وەکو خەلە ئاومانیش کەمە یانیە فەلاح زۆرە لە مێخاس. ئیسێکە خۆم فەلاحم تاسی ناتوانم کیمیایی بسێنم نتوانم دەعمم نییە، ینی دەعم لە حکوومەت هەرێمی کوردستانیە نە لەسەر بەغا نە لەسەر ئێلە. بەرپرسی پەسەندکردنی تۆ لە کشتوکاڵی خانەقین دەڵێت ئەم ساڵ کەمترین جوتیار بەرهەمی گەنمیان چاندووە و دەشڵێت بۆ ئەم ساڵیش هیچ ڕێنماییکیان پێنەدراوە بۆ ئەوەی هاوکاری جوتیاران بکەن. قصالي ما توانسي من دعم فلاح بكمان لكود كيميائي يوريا قتشتي دايما ابيان بس امصال يعني كان صالات تقريبا 2 صالنا كيميائيه رامان هاتيا نتشتي ناتواني دعم فلاح بكمان وواران شنية 2 صالة تقريبا هي امصالي شيء هاينا مانجا انزا هم واران كما حتى نسبة يعني زراعة قنمش كما بيا اسعارش بزان برزي شو بيا قنم خدانش خازاني. لە سنووری قەزای خانەقین و گەرمەسێر زیاتر لە 1 ملیۆن زەوی کشتوکاڵی دێم هەیە لەگەڵ زیاتر لە 200,000 دووەنم زەوی کشتوکاڵی بەراو. ساڵانەش بە هەزاران تۆن بەرهەمی گەنم و جۆی جوتیارانە. بەڵام لەم ساڵدا چاوەڕوان دەکرێت بەرهەمی گەنمی جوتیاران بە ڕێژەیەکی بەرچاو کەم ببێتەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.